خدمت بینەرەی عزیز برنامه هەنار سەڵام دێرم. یەی هەفتەترەوە هاتیمە خدمەتتان لە ڕێی بەرنامە میوانەدان بیم کە بتوانین یەی بەشتر لەی بەرنامەی لە پێشکەشی وەی عزیز بکەین. هەر جۆرە کە خۆ دانیش زانین هەوڵ و تەقەلامان نیەسە کە حتمەن ڕزایەتیەوە دەستبارین و ئومیدوارم تا ئالانیش کە لە ڕێ ئەو نامەیە کە کل کردینە ئارامان لە ڕێ فەیسبوک و جیمەیل بەرنامەگە تا ڕادەیەک ڕزایەتە خۆدان نیشان داینە وەلێ چاوەڕێیەمە کە ڕخنەی لە خۆدان ئاراستەمان بکەین. پەیوەندی دانیش گەرم و گۆڕ بوو ئومیدوارم لە ڕێی فەیسبوک و جیمەیل بەرنامەگە کە لە خوارە شاشەی تەلەڤیزیۆنەکاندان هەست و یە جارێک لە لیدان داواکەم کە حتمەن ڕخنەیە و پێشنیاری لە خۆدان کلکەنەڕەمە. سەرەتای بەرنامەگەس بەشە ناسین و وڵات وەگەردێک و تەماشاکەین و دوایەوە تێمە خدمەتی وەی عزیز. کرماشان کە لە ناودڵە زنجیرە کوێی لە زاگرۆس جیخۆی کردێسە و وەهۆی بارودۆخە ئاوهەوایی کوهستانی بینی و بینە پەناگا و ئشکەفتەی لە سروشتی هەمیشە لە وەرچە و مەورد تەوەجۆی ئینسانەی لە چەرخ بەردین بیە. کرماشان لەبارە وەجیمەنیەی لە شوونە دانیشتن و وەرجە تاریخ یەکێکە لە ناوچەی لە فەرەدەوڵەمەن کوردستان و ڕۆژاوای ئاسیا. کوێنترین ئاسەوارەی لە نیشانەی نیشتەجیبینە بەشەر لە کرماشان هەنە دەورەی کوێنە بەردینە کە بریتیە لە چەند پارچە تەورە بەردین یا کوچگین کە لە ناوچەی گاکیە و غەربە هەرسین پیاویە. ئی ئاسەوارەی لە لانەکەم 200,000 ساڵ میژوو دیرن. ئاسەوارەی لە مهمەتریش مربوط و دەورەی کوچک لە ئشکەفتەی لە کرماشان پیابینە کە زورمیان هەنە دەورەی لە کوچگە ناوین و کوچگە نوون. مردم کرماشان لە دەورەی لە باستان فرەیەک لە ڕووکردەی لە یەکەم ڕاخۆیان تومار و سەبت کردنە. یەکەمین ئینسانەی لیک کە نزیکە 9,000 ساڵ وەرجە ئیسە و لە گەردە گەرمبینە زەوی ئشکەفت نشینی جی هیشتن و ڕووی هاوردنە یەیجی نشینی دانیشتیە لە ئیناوچە بینەسە کە یەکەم خشتە خام تەولید کردن و لە سازینە ماڵ و سەنعەت و کاری هاوردن. و یەکەمین ئاوایی و دەهاتە خوارهەڵاتە ناوڕاست لە دەورەی کوچگن و لە 9,800 ساڵ تا 7,400 ساڵ وەرجە زاین لەی ناوچە شکل گردیە. کرماشانیەی لە دەورەی لە باستان وەگەردە کەشفە سوفاڵ یەکەمین ئینسانەی لیک بین کە ڕووی هاوردنە چالاکی و فعالیەتەی لە سەنعەتی و ئاسارە فەرەیەک لە دەورەی لە وەرجە میژوو تاریخ لە کرماشان پیابیە. ئاسەوەرەی لە تاریخ باستانە کرماشان وەرجە ئیسلام. شارەزایی لە بوارە میژوو و تاریخ میژووی کرماشان وە بینە 8,000 تا 12,000 ساڵ بەراوردکردنە و پیچەوانەی باقی شوونەی لە دەور و وەرەخۆی کە وە شیوەی بڕەبڕە و وەخت و بیوەخت بینەسە شوونە نیشتەجیبین بەڵام ئی ناوچە بەردەوام ڕا نیشتەجیبین لە گشت دەورەیە وەکار هاتیە. ئیشارە و لە حاز میژووی لە دەورەی لە باستانە و جۆرە دەروازەی ورودی ئاسیا ڕا جۆلگەی و ناوبانگە میان ڕوودەیل یا مەزۆپۆتامیا ناوبریاس و وەکار هاتیە. هۆکارە ئی ئێدعا هەرە و جوورە کە لە نووسریایی لە تاریخیش هاتیە وجود گەوراترین ڕیە پەیوەندی لە بینە فەڵاتەی لە ئیران و چین و هندوستان وەگەردە ناوچەی مەزۆپۆتامیا بیە کە وەی ڕیشە وەتەنە ڕیە شاهی. لە هەزارەی چوارەم و وەرجە زاین کرماشان یەکێک لە ناوچەیە لە فەرە مهمە بازرگانی و ئابووری بیە و بازرگانەی لە ئەورە وەگەردە بازرگانەی لە شوش و مەزۆپۆتامیا هاتوچوو و ئاڵوگۆڕی کاڵا و بازرگانی داشتنە. بینە بازاڕی لە گەورایەک لە گودینە کەنگەوەر و چیاگاوانەی شعبات شایەتیگە ئەڕائی ئەدعا. و ئەستناد و کەتیبەی لە بابلی و ئاشووری دانیشتیە لە زاگرۆس لە ئەقوام لولوبی و گوتی بینە. ئی مردمە و مەبەستە پاراستنە ئی ناوچە بەردەوام خەریکە شەڕ وەگەردە مردمە بین و نەهرین بینە کە ئەلبەت سەرکەفتیی لە گەورا و وەرچەوێکیش داشتنەس و لە دوای ئەو شەڕەیلە ڕەساڵە های ساڵ
زاگرۆس ناوەند و مرکز شارستانیەت و حکوومەتی لە گەورایەک بیە. بینە نەخشەی لە کوچک نووسریایە ئەقوامە لەی ناوچە کە لە قەدیمیترین کوچک نووسریایی لە خوار هەڵاتە ناوڕاستە خۆی شایەت و مەدرەک گەورایەک ئەڕایی ئدعاسە. لە دەورەی ساسانیەی یەکێک لە شارە فرە مهم و گەوراگان کرماشان بیە کە بەناو ساختمانەی لە گەورا و فەرەیەک لەورە سازریاس و لە دەورەی خسرۆ پەرویز ئەهەمیەتە تایبەتێک وەپی دریاس و شوون دانیشتن و حکوومەتی ئیپاشا لە کرماشان بیە. ئیشن لە دەورەی ئیپاشا بەرزیە ساختمانەی لە ڕەسیادە 45 متر و چوارگوشە سازریان و کوچکە گەورای بەناگان لە گەردە سیخەی لە ئاسنی جوورێک وەسڵ کردیانە یەک کە کەس شک و پارچەبین و لەتلەتبینە کوچکەکان نەیەکردیاد و خیال کردیات کە ساختمانە یەی پارچە لە کوچک سازریاس کە لەو شوونەیلە ڕاپەزیراییە پادشایە لە وڵاتی لەتر وەکار هاتیات. لە تاریخ هاتیە و ئیشن ئەو کات کە محەممەد پەیغەمبەر موسڵمانەی خسرۆ پەرویز ئەڕا ئیسلام داوات کرد ئی پادشا لە قەراخە چەمە قەرەسوو دانیشتوێت کە ئێرەنگا ئی چەمە لە ناوڕاستە شارەگە ڕەدەوە بوو. خسرۆ پەرویز لە خوانینە نامەگە ئەسەبیە و بود و نامەگە دەڕنێت و خەیدەیە ناو ئاوە چەمەگە. خۆب هاوڕێ لە ئەزیزە بەرنامەی هەنار لێرە بەشە سەرەتایی یعنی بەشە ناسینە وڵات وەگەردێک و تماشا کردیم. شێوازە پێشکەشکردنی بەرنامە هەیە جوورە کە خۆ دانیشتزانین بەشێکی ناسینە خاکەوە بەشێکیشی هەوڵدەیم ناسینە تاک بوود. تاکێک لە تاکەی لە کوردستان کە خزمەت و خەڵک و نیشتمانە خۆی کرد. لێرەشە میوانە ئەزیزمان کایمە خدمەتی ئەمڕۆ کاک جەلیلە ئازادی خوازە. کاک جەلیل خۆشەتی دەڕە بەرنامەی هەنار و خۆشحاڵم کە توانیستم لە ڕێی بەرنامە بتوانیم لە خدمەتی وە ببینم و بینەرەی لە ئەزیز و چەند کەلامی وەگەردێکە و بنشیم قسە باس بکەین. زۆر سپاس بۆ ئێوە هیوادارم هەموو بینەرانتان کە لە ڕێگەی ڕۆژهەڵات تیڤیەوە بەرنامە دەبینن لەو پەڕی تەندروستی و باشترین جۆری ژیانیان بن و هیوادارم بەرنامەکە ئێوەش سەرکەوتوو بێ و هەروکو خۆشت بتوانین لەم بەرنامەدا باسێکی مفید و باش پێشکەش بکەین. هەناری هاتیە لە لای دووسەوە ئەشون بخۆمێ وەگەر پووسەوە هەنار بود وەگەر پووس بخۆی دی زۆر جار دەبێت بۆ ئەوەی بەستگی هەیە لە چ هەڵکەوتەیەکی کاتی و زمانی داوەستاویت بەڕاستی دەبێت بۆ ئەوەی هەر ئەو تعبیرە فۆلکلۆریە و شعرە فۆلکلۆری دەڵێ باز لە ئیشتیاقێک دەکات کە زەمن تێدا دەخاڵەتی هەبووە کات تێدا دەخاڵەتی هەبووە زەمن دووری خستوێتەوە کات لێکی دابڕێەوە ئەو ئیشتیاقی هەندە بەهێزە هەر شتێک لەولایەوە بێت وەک شتێکی پیرۆز سیر دەکرێت وەک شتێکی خۆشەویست سیر دەکرێت هەدەفی لە خواردن بیخۆم بە پۆستەوە مەبەست ئەوە نیە مەبەستەوەی هێندە مقدسە هێندە پیرۆزە یا بە تعبیرێکی تر هێندە ئیشتیاقهێنەر و خۆشەویست و بەڕێز و بەبیرهێنەوەی نۆستۆلۆژیا و یادەکانە لەبەرەوە زۆر شت بەڕاستی لە نۆستالۆژیای ئێمەدا لە یادی ئێمەدا کەنەوە ئیدابڕان و غوربەتمان لێ دروست دەکا گەڕانەوە بۆ سەری عشقا. کاک جەلیل داوا نەکردم لە ئیوە و وردە وردەش چیم باسکەیم لەورە دەرکەفی و دوست نێرم بشم خۆدان بناسنەوە بینەرێت چون فرەی لە کەسەی لە بینەرەی لە ئازیزمان ئیوە ناسن و ئەڕای یەکە دەر بکە فێڕامان کە مەسەڵەن هاینە چه هەوزەی لە چه بوارێک دووسرین کار بکەین یا کارکردینە لەناو پرسیارەکان دووسرم دەربکەین نە یەکە کوتۆپەر بیشیم هیوە کین حتمما ناسنەردان. ئەگەر کاک جەلیل ئازادی خواز بتوای خۆی بناسنێ ئەلبەت وە شیوازی تر خۆی بناسنێ جوورە تامە هەنارەکە ترش و شیرین و مزر بود ژیانە خۆدان ئەگە بکەینە سبەشە و چیدا بەشیکەین. دیارە من لە خۆم دواوم لە پێشکی کتێبەکانی خۆمدا بە تایبەتی لە پێشکی چەمەری خاکی سوتاو و لە پێشکی دیوانێکی تر لە دیوانە شعرەکانم بەناوژنێک دەناسم بە تەفسیل و بە درێژی قسەم کردو لە خۆم منیش دیارە تاکێکی کوردم لە سەرزەوینێک و لە وڵاتێکدا لەدایک بووم کە مێژوەکەی دزراوە کەلتورەکەی دزراوە دەسڵاتەکەی دزراوە و بەردەوام چەوساوەتەوە و بەرحاڵ لە خەباتی بەرخۆداندا بوو بۆمانەوە و بۆ ژیان بەردەوام هەوڵی ئەوە بتوانێت لە مێژوودا بمێنێتەوە لە مێژوو دەری نەکەن. ژیانمیش لەو کۆکاریگەریە گشتەی کە ڕەوەندی یەک گەل دیاری دەکا جگەوەی من وەک تاکێک ئایا هەندەم مەودای ممارەسەی ئازادی تاکەکانی خۆم هەبوو کۆمەڵی من وە کەلتورێک کە تێدا ژیاوم و بارودۆخێکەکە لەگەم تێدا بۆ ئەو مەودایی کردوێتەوە کە بتوانم وەک تاکێ ممارەسە بە دەستەبەری ئازادیەکان و هەویا و خۆزگەکانی خۆم بکەم بەڕاستی زۆر کەم ئەو هەلو ئەو دەرفەتە ڕخساوە بەریانی کە بەریانێکی کۆمەڵایەتیەوە
زاڵە بەسەر گوتاری کوردی ئێمەداوە هەموو هەستیمانی خستۆتە خەتەرەوە کەمتر مەودای ئەوەی داوە کە ئێمەی فەرد بتوانین ممارەسەی فەردیەتی خۆمان بکەین منیش بەرحاڵ لەم وڵاتە لەدایک بووم ئەتوانم بڵێم لە هەڵەبجە چاوم بە دنیا هەڵهێناوە ئاوارەی بەشی هەرە زۆری تەمەنمی لەبەر گرتووە ڕووبەرێکی هەرە زۆری تەمەنی من بریتێ لە ئاوارەیی و دەربەدەری و هەڵهاتن و دوورکەوتنەوە لە ژینگا لە ئەو مێژووی کە تێیدا ژیاوی لەو خەڵکی خۆشت ویستوە لەو خاکی کە پەروەردەی کردووی و بەشی زۆری ژیانیشم دیارە لە کوردستانی ڕۆژهەڵات بووە لە دوو شاری هەرە ئەزیز و هەرە خۆشەویست کە دەتوانم بڵێم پارێزگای سنە و پارێزگای کرماشان بۆ بە تێکرا لە مەریوان و سنە و کرماشان کە ئەمە قۆناغی دووەمی ژیانی من بۆ کەیانەکەوێتە قۆناغی دوای لاوێتیمان یا سەردەمی لاوێتیمان ئەم قۆناغێکە کە سەر ڕای هەموو ئاوارەی و دەربەدەریەکان قۆناغی خوێندنە قۆناغی وشیاربوونەوەی قۆناغی چاوکردنەوەی لە بواری کەلتور و فەرهەنگ و سیاست و تێگەیشتندا و ڕۆشتنە بەرەو دنیای نووسین بەرەو دنیای ژۆرنالیسم بەرەو دنیای ئەدەبیات ئەم دنیایش دیارە دنیایەکە کە دوایەوەی کە دیاردەی خۆی هەیە شتی بابەتی خۆی هەیەشتی نابابەتیشی هەیە تێدا کە وردەوردە تێدە پەڕێو خوێندن تەواو دەبێت بە چەند مەرحەلە و بە چەند جار و بە چەند ڕێگاوە دەست دەکرێت بە کاری بڵاوکردنەوەی ڕۆژنامە و گۆڤار و چاپەمەنی و ئەوانە و لەگەڵ هەموو ئەمانش سیاست بەشێک بۆ لە ژیان چون کۆمەڵی کوردەواری ئێمە بەرحاڵ وەزعیەتەکەی جۆرێکە شەرایەتی اجتیماعی و سیاسی و اقتصادیەکەی جۆرێکە و بە تایبەتی و بەهۆی داگیرکردنی کوردستانەوە هەر جۆرە جوڵەیەکی کەلتوری پیشەیی یا ڕێگەزی یا سنفی یا هەر نەوەی لەو گوتارانی کە بتوانێت فەردیەت دیموکراسی کرانەوەی کۆمەلگا و ئازادی لە ئاسۆی خۆیدا بنەخشێنێ ڕاستەوە خۆ شقلی سیاسەتی پێوە دەدرێت و دەچێتە ناو مەیدانی سیاسەتەوە ئێمەش هەر لە بەهۆی ژێردەستەبوونمان بەهۆی چەسانەوەی گەلەکەمان و بەهۆی ئەوەی لە نزیکەوە ئەزمموی ژیانی ژێردەستەیت کردەوە ئاوارەی بەشێک لە ژیان تابووە و گفتمانی مسلەتیە وڵاتانی کە کوردستانیان داگیر کردو و دابش کردووە گفتمانی بوو بۆ سڕینەوەی تۆ هەم وەک تاک هەم مێژوو هەستت بەوە کردووە چویتەوە سیاست ناتوانین نەچیتە سیاستەوە من پێم وایە گوتاری سیاسی کوردی و گوتاری ڕووناکبیری کوردی دوو گوتارن کە پەیوەندیەکی ئەگەر بە هەڵە نەچوو بم یاگەر بڵێم زۆر ناواقعی نەموتبێ پەیوەندێکی تونند و تۆڵی دیالیکتیشی لە بینی ئەم دوانەدا هەیە نامێ بڵێم ئیلزامەن مێژووی سیاسی ئەمە میژووی ئەدەبیمانەیە بڵێم مێژووی کەلتوری و فەرهەنگی ئەمە ئیلزامەن مێژووی سیاسیمانە نە بەو معنا ناڵێم بەو معنا دەڵێم کە پەیوەندێکی تونند و تۆڵ هەیە لەم دوانەدا ینی هەوڵدان لە ئاقاری فەرهەنگیدا ڕاستەوخۆ دەچێتە ئاقاری سیاستەوە بۆ دەچێتە ئاقاری سیاستەوە بۆی تۆگەلێکی بەشبەشکراوی شناس لێ سنراوەی دایانەوەی هەویەتت نەدۆزیتەوە شناسی خۆت پەیدا نەکەی گرنگترین شتێکە ئێستا خەڵکی ئێمە بە تایبەتی لە ڕۆژهەڵات دەسەری وەساوە هوشیاری تاک و کۆی کوردە بۆ ئەوەی خۆی پێناسە بکە کاتێک کە دەچی تامقارەوە تەبدیل بە سیاست دەبێت هەموو جوڵەیەکە تەبدیل بە سیاست دەبێت لەبەرەوە هەم مەسەلە فەرهەنگی و کەلتوریەکان دەغدغەی ئەسڵی من بوون و دەغدغەی سەرەکیم بوون و لەو بوارەدا کارم کردو هەم سیاست و ئەم دوانش بێکەوە یەکتریان تەواو کردو خب کاک جەلیل لێرە یامە ئیجوورە فامکردم یا یەکە ئەگەر هەڵەکەم بیشنە پێمان کە جمهوری ئیسلامی تاوانبار نییە کە هەر چالاکە فەرهەنگی خۆمان گرێت و بازداشتێکە یا محاکمەکانشن تۆ جرمە سیاسیش کردیدە بەو تعبیرە نابێشتەکە لێک بدەیتەوە بەو تعبیرە لێکی دەدەینەوە کە داگیرکەرانی کوردستان هەرنەوە بزاوتێک هەرنەوە جوڵەیەکی تاکی و کۆی خەڵکی ئێمەیان پێنەوە جوڵۆ و بزاوتە کە لە بەرژێوەندەکانی ئەوان دەدا بەرژێوەندەکانی ئەوان بریتێ لە چی بریتێ لە دروستکردنی گوتارێک کە تێیدا زمان بڕین سەرکوتانەوە بە ئیسلاح مۆنۆپۆلکردنی ئازادیەکان بردنە پەراوێزی سەربەستی و بردنە پەراوێزی دیموکراسی و لە بینبردنی ئینسانی ئازاد و تاکی ئازادە هەر کەسێک ئەم تابۆیە بشکێنێ لەگەڵ ئەو دەسڵاتە ڕوبەڕوو دەبێتەوە ئەو دەسڵاتە بە دژی خۆی دەزانێت جاخۆ تۆ لە سیاستدا تەنها نایشکێنیت لە هەموو ڕوبەرەکانی تردا دەشکێنی گفتمانی ئەو گفتمانێکە یا ئەو دیسکۆرسی کە هێتی دیسکۆرسێکی خۆسەپێنی خۆ بەزلزانی تەگڕەهەندا کە ئەویش بریتێ لە بەرجەستەکردنەوەی خۆی ئەمە تەنیا لە وڵاتی کوردەواری ئێمە داوان نییە ڕاستە ئێمە لە کوردەواریدا ڕەنگە کۆستەمێک بێتە سەرمان ستەمی زبانی بێ ستەمی نەتەوەیی بێ ستەمی دینی بێ و خانمانمان ستەمی ڕێگەزی بێ ستەمی پیشەیی بێ هەموو کۆی ئەمانە
دیابێتەوە تەوانەکە زۆرتر دەکە ینی نەو ئیستەمەکان زۆرتر دەکە بەڵام لە کوێی وڵاتی ئێرانیشدا ئەم ستەمە هەیە ینی گفتمانێک گوتارێکی فەرهەنگی وەسیاسی کە جیاوازە لە وتاری دەسڵات دیسان دەسڵات بۆ شێوەی تعاملی لەگەڵ دەکات بۆ کەمن خەڵکی فارسی ڕۆشنفی فکر و نەغبە و ئەوانی کە بەرهەمهێنەری ئاسار و جوانین دەکەونە بەر پەلاماری دەسڵات و لە زیندانیان تون دەکات و سزایان دەدات و هەڵدێن لە وڵات و دەچنە تاراوگا ئەمە لێرەدا دەبێت ڕوبەڕووبیتەوە نا ڕاستە ئێمە مەسەلەن دەڵێن کە بزاوتی فەرهەنگی ئێمە پێچراوەتەوە گرێدراوە لەگەڵ بزاوتی سیاسیمان و بزاوتی سیاسیمان هەناسەی لە نێو حرەکەتە کەلتوری و فەرهەنگیەکانی ئێمەدا هەیە ئەمە ڕاستە بەڵام ئەمە بە معنای ئەوەی نیە ئێمە فی النەفسە کارە فەرهەنگیەکانمان کاری سیاسی نا وەزعیەتی سیاسی اجتماعی و موقعیت زمانی و مەکانی و دەسڵاتدارانی کە لە کوردستان حکوم دەکەن وەزعیان خوڵقاندووە ئەجنا قاعدەتەن بڕیار نییە مەسەلەن شعرێک بۆ دەبێت سیاسی بێ پارچە مۆسیقایەک بۆ دەبێت سیاسی بێ سەمایەک بۆ دەبێت سیاسی بێ بۆ ئەوەی ئەمانە باس لە زیندووکردنەوەی شناسی گەلێک دەکەن و دوژمن دەیەوێت ئەم گەلە لە پەراوێزا بمێنێتەوە و بتوانێت بیسڕێتەوە کاتێک کە تۆ پرۆژەکەی ئەو دەسڕیتەوە و لە بەرامبەر پرۆژەکەی دەوەستی دیارە تەقابل دروست دەبێت. خب کاک جەلیل لێرەمە ئەلان بەرهەمێک لە ئێوە دوونم وەسمە فڕین بەرەو بەرزەخ مەجموعەی مەقالاتە زاهران لە گشت مۆزوعی سیاسیە زوورتر لێریشە چەمەری خاکی سوتا و شێرە یەک کتاوتر هایرە دەورانی بێتاوانی تەرجمەس و یەک کتاوتریش کە شێرە دوارە ژنێک دەناسم دوو سنین جیایەوە بکەین لە یەک جەلیل ئازادیخواز وە چە بناسینیم مەسەڵەن و نویسنده بود و مترجم بود و شاعر بود یا هەر جوری خوبە بمینێت من ئەوەی کە بۆم گرنگە ئەوەیە کە بتوانم لە دنیای جوانیەکاندا بمێنم و لە خەڵق و ئافراندنی جوانی و دروستکردنی و تارێکا کە ئینسان تێیدا جێگای هەبێ و حرمەت و ڕێزی ئینسان بە مەفهومە ئینسانیەکەی خۆی دیاریکراو بێ بوون بتوانم لەو ئاقارەدا خزمەت بکەم ئەوە گرنگە بۆم جا ئێستا دەتوانێت نووسەر بێ دەتوانێت وەرگێڕ بێ دەتوانێت شاعر بێ دەتوانێت ڕۆژنامەنووس بێ یا دەتوانێت سیاسیەک بێ کە بە دیدگایەکی زیبایی شناسانە و تعامل لەگەڵ سیاست بکە و سیاست بەسڵح بەو شێوەیە ببینێت و تعاملی لەگەڵا بکە بۆم گرنگ نییە بۆم گرنگ کە بتوانم خزمەت بەو بەها بە گەورانەی بەشەریەت و مرۆڤایەتی و ئەوەی کە خۆم پێم باوەڕی هەیەەوە پێم وایە دەبێ خزمەتی پێ بکرێ خزمەت پێ بکرێت پێتان باشە بە هەر ناوێک بناسیێنن ئەوانم بۆ ڕاستی بۆ گرنگ نییە چون من هەم شعرم وتووە هەم نووسین و لێکۆڵینەوەی جۆرا و جۆرم هەیە و هەم وەرگێڕانیشم هەیە دیارە وەرگێڕان هەم لە عەرەبی بۆ فارسی هەم لە فارسی بۆ کوردی ئەو دەورانی بێتاوانی کە جەنابتان ئێستا ئاماژەتان بێدا یەکێک لە نووسینەکانی دکتۆر قوتبدینی سادقی کە من کاتی خۆی زوو وەرم گێڕابوو بەڵام هەل و دەرفەت و مەودای ئەوە نەبوو کە بڵاو بێتەوە لەم پارێکە توانیم وە کتێب بڵاوی بکەمەوانێ یا مەسەڵەن گەلگامێش کە یەکێک لە ئەفسانە هەرە بەناوبانگەکانی بەشەریەتەوە لە تەمەدونی سۆمەر و کەلدانەوە هاتووە تا ئەم سەردەما دیسانەوە لە فارسیوە کراوە بە کوردی و هەروەها کۆمەڵی بابەت و شتی تر بەنابەری من هەم وەک ڕۆژنامەوانی کارم کردووە هەم وەک وەرگێڕە هەم وەک نووسەرێ جەنابتان چتان پێ باشە بەو ناوە بڵێن خب ئیمەش حەقەوە نێمە خۆمان هێلمی ڕەت بینەرەی لە عزیزمان کە هەر جوری دوست داشتن لە هەر کام لەو بەشەیلەکەی وە کارکردینە دەستمۆنە ناو کارێدان ئەلبەت استفادە لە لی بوون نەکە دەستکاری کارەکاندا کا جەلیل ئیوە دەورەی زیندانیش داشتینە بەڵێ هۆکاری چە بێ وەڵا هۆکارێکی مشخصە تێگەی ئەوڵەن خۆی لە سەردەمێکا و تا ئێستا شەروایە کوردبوون خۆی تۆزێک جۆرمە لە وڵاتانی کوردستانیان داگیر کردووە ڕاستە هۆکارێکی من فعالێتی ڕاستە و خۆ بوو جموجوڵی سیاسی بوو لە شاری کرماشان لە ساڵەکانی 58 گیرام من بە ماوەی ساڵێک و چەند مانگ لە زیندان بووم و دوای ساڵێک و چەند مانگ کە گوێزرامەوە بۆ بەندیخانەی سنە نزیک بە ساڵێک و پێم وایە ئەگەر دەقیق بڵێم 6 مانگ ینی ساڵ و نیوەک لە زیندان بووم دوای ساڵ و نیوەکە لە زیندان ئازاد کرام بەڵێ و فترێکی 1 ساڵ و نیوە زیندانی جمهوری ئیسلامیم هەبووە خوانینیش دەرس خوێنیندان لە کورە بێ هەی لە هەڵەبجە بێ هەم لێرە بۆ هەم لە ئێران بووە لێرە تا ینی لە هەڵەبجە تا مەرحەلەیەکی زۆر کەم تا تقریبا دەتوان بڵێم سێی متەوەستا یان کلاسینۆ بوو دواتر لە ئێران گرتن و دیپلۆم و چوون بۆ دانشگای پەیامی نور و ئەویش ئەلبەتە بە دوو مەرحەلە بە دوو مەرحەلە ئاوا تاوە بۆ خوێندنیشم لە ڕابتا و لە پەیوەند ینی زۆربەی زۆری تەمەنم هەم خوێندنم هەم تەمەنم هەموو شتێکام لە کوردستانی ڕۆژهەڵات خب یەی خوانینە تر دووسێنی ئاماژەوە پێ کام خوێندن ئەوەیش خوانینە پێشمەرگایەتی بێت داشتینە بەڵێ دیارە من ئەزمموی پێشمەرگایەتیشم هەبووە لە
دوو جاردا لە سەرەتای دەستپێکردنەوەی شۆڕشی باشووری کوردستان لە ساڵەکانی 1976 بۆ 1970 ئەوانە من لەو پێشمەرگانە بووم یا ئێمە لە کاتی خۆی لە هەڵەبجە ڕێکخراوێکمان هەبوو ئەسڵان ڕێکخراوێکی سیاسی بوو کە جیا لە ڕێکخراوەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆمەڵی ڕەنجدەران بوو بەناو ڕێکخراوی هاوڕێ کە خۆمان بە مارکسیزم لینیزم دەزانین مەجموعەیە جوان بووین بە هاوکاری و بەتوانم بڵێم بە ڕێهنمایی و سەرپەرستی مامۆستا فەیسەڵی تۆفیق میران کە پاشان بوو بە یەکێک لە پێشمەرگە هەرەدیار و فەرماندە هەرەدیارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و شەهید بوو و کۆمەڵێک هاوڕێی تر بووین کە ئێمە ئەو ڕێکخراوەیمان ڕێخست و ئەو ڕێکخراوەی کاروباری سیاسی و چالاکی سیاسی دەکرد پاشان گرێدرا لەگەڵ ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و من و هەندێک لەو هاوڕێیانە بووین بە پێشمەرگە من تا دوا ڕۆژەکانی ساڵی 1970 لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاخ بووم و پێشمەرگە بووم و دوای ئەوەش دیارەوازم هێنا و بەڵام چوم لە ئێران دانیشتوم و تا ساڵی 2007 کە پاش ئەوەی ڕۆژنامەکانمان داخرا و دەستیان کرد بە قەلع و قەم و گرتنی هاوڕێیانمان لە ئەو ڕۆژنامانی کە ئێمە کارمان تێدەکرد بە تایبەتی و مشەخەسەن مەبەستم هەفتەنامەی ئاسوێ دوای دەستگیرکردنی هاوڕێ عەدنانی حەسەنپور کە نازانم ئێستاش بەڕاستی تاوانی چێژێت جگە تاوانی قەڵەم و ئەو هەموو مشکلەی کە بۆی دروست بووە کۆمەڵی گرفتی تر واتە لە ساڵی 2007 من جاری کە ئێرانم جێهێشتەوە بەرەو هەرێمی ئاوارەی و ئێستا لە ئەمریکا گیرساوم. خب ئەوانە لەسەریان باسکەین وەلێ هەڵەو گردیمەوە ڕاوە پێشترەکەی فعلا 2006 و یانە بیلی مەڕادیۆیی چمانی سەردانی گیشکردنەوە وەرە و ڕۆژەڵات جوورە پێشمەرگە بەڵێ یعنی توام یا دووسرما ڕام ڕووینەوە بوو کە چمانی وە پایبند وی سنوورەی لە نین بێگومان ئێمە هەر لە سەرەتای دەستپێکردنی بزاوتی خەڵکی ئێران بە تایبەتی ڕۆژهەڵاتی کوردستان و دەستپێکردنی ڕاپەڕین و هاتنە پێشەوەی خەڵک و خۆپیشاندان و مانگرتنەکان لە سنوورەکانی ئێران نزیک بوو بووینەوە ئەو کاتەشی کە لە سنوورەکانی ئێران نزیک بوو بووینەوەوانێ سەردانی بەشێکی زۆر لە ناوچەکانی ئێرانمان کرد چ لە دەبەری دێهات بێت چ لە ناوچەکان بۆ نمونە مەسەڵەن لە نەوسوو لە یەکێک لە ڕاپەیمایەکانی نەوسوو کە خەڵک ڕژابوونە سەر شەقامەکان و دژی دەسڵاتی شای شیعاریان دەدا و هوتاپیان دەدا من خۆمیشێک لەوان بووم کەم لەوێ هەم قسەم کردو هەم شیعرم خوێندوێتەوە هەم بەشداری ئاکتیڤ و چالاک بووم لەو خۆپیشاندانەی خەڵک کە دژی دەسڵات دەیان کرد و بەڕاستیش هەر وەک واقعێک ینی ئێمە لە ویژدانی ئاگا و ناخود ئاگامانەوە سەبت بۆ کوردستان یەک سەرزەمینە ئەو سنوورانە دەستکردن تۆ وەک ویژدانی تاریخی خۆت وەک ویژدانی اجتیماعی خۆت وەک کەسێک کە لەو خاکەدا ژیاوی هیچ کات هەست بەوە ناکەی ئەم بەشە لەو بەشە جیای دروستە ئەوە تەقسیم بندێکی سیاسیە بەڵام لە ڕووی کەلتوری لە ڕووی هەڵسوکەوت لە ڕووی زبان لە ڕووی عەتفی هاوبەش و سۆزی هاوبەش بۆ یەکتری قەت هەست بۆ جیاوازی ناکەی من ئەو جیاوازیان بەڕاستی نەدیوە ئەسڵەن ئەحساسم نەکردو مەسەڵەن بۆ نمونە من چەندێک لە سنە بووم چەندێک لە کرماشان بووم چەندێک لە مەریوان بووم ئەگەر چەند من خۆم بە ڕۆژهەڵاتی دەزانم ڕاستە لە هەڵەبجە لەدایک بووم بەڵام خۆم بە ڕۆژهەڵاتی دەزانم هەموو مێژووم بە کەلتور و سیاست و بوونمەوە گرێدراوی ئەوەیە و مەدوینی ئەو خاک و ئەوم بەڵام لە هەمان کاتدا من لە بەشێک لە کوردستانەوە چوومەوە بەشێکی تر هەستم بەو غەریبیە نەکردووە هەستم بەو دابڕانە نەکردووە بەڵام کاتێک کە لە کوردستان بڕام ینی لە ڕۆژهەڵات بڕام بە هەموو وەزنی خۆی ئەحساسی غوربەتم کرد ئەحساسی دابڕانم کرد بەڵێ هاتبووین و چوونێتە پاوە چوونێتە نەوس و بەشێک لە دەوروبەری ئەو گوندانی نزیک دەبێتەوە لە دەشتی زەها و ئەو ناوەش گەڕابووین و خەڵکیشمان دی بوو خەڵکیشمان چاو پێ کرد دەست خۆش بوو کاک جەلی وەگەر موسیقی چێنینەوە دیارە من زۆر حەزم لە موسیقایە بە تایبەتی هەندێک لە موسیقای کلاسیک موسیقای نوێژ زۆر گوێ لێ دەگرم ڕاستە یەکێک لەو شتانی کە کاتوساتی خۆمی بەسەر دەبم لەگەڵا بە تایبەتی مۆزیکە ینی موزیک بەشێکی هەرە گەورە لە ژیانە خب ئەگەر هاوڕێمان بن وەگەردێک و بەشە هۆنەری ناوبڕە بەرنامەکەمان موسیقیەگە لە موسیقی لە هۆنەرمەندەی لە خوارە کوردستان ڕۆژهەڵات وەگەردێک و گوش کریم و تماشایکەیم و دوایەوە تێمە خدمەتتان فەرموون خب بینەری لە عەزیز بەشە هۆنەری بەرنامەکە وەگەردێک و تماشاکەیم و تێمە خدمەتتان ای وطن گر تو نبی جان جینم بوچیه ای وطن گر تو نبی جان جینم بوچیه دیمنی جان تم بد تاج شاهیم بوچیه دیمنی جان تم بد تاج شاهیم بوچیه کرماشان گر تو نبی هوی 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 تیرم آسمان کردستان گر تو نبی غیرتم به
هموگان وطن شیار توی هموگان کردستان گر تو نبی کرماشان گر تو نبی سنگر تو نبی هوی 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 غیرتم به آسمان هوی هوی کردستان بر بیانت فینک ایمان من کردستان بر بیانت فینک ایمان من کرماشانی وارگانت خلوتی عرفان من توی 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 هموگان هوی 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 هموگیاره وطن شیار توی هموگان وطن شیار توی هموگان کردستان گر تو نبی کرماشان گر تو نبی کردستان گر تو نبی هوی 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 غیرتم به آسمان هوی هوی ای وطن گر تو نبی یا نشینم بوچی ای وطن گر تو نبی یا نشینم بوچی دیمنی جوالی تنبت تاج شاهیم بوچی دیمنی جوالی تنبت تاج شاهیم بوچی کردستان گر تو نبی کرماشان گر تو نبی کردستان گر تو نبی هوی 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 غیرتم به آسمان هوی 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 خب بینەرێ عزیز ئەوانەی کە لێرە هاوڕێمانن و ئەلان تماشای بەرنامەکەکان میوانێک دەرین کاک جەلیل ئازادیخواز چالاکە سیاسیە نووسەرە شێروەتێ و لە زۆرمە کارێل و فعالیەتێل تاجی کە توێنستی و لە تەوانە خۆی دیە کار کردی و ئەلانیش بڕی لە پرسیاری لە ئاراسیان کردیم و درێژەوە باسێکەمەدەی کاک جەلیل ئێمە بەشە دووەمە پرسیارەکانمان یەکم حاڵ و هەوای گۆڕین و لێرە دووسرم ئی پرسیارە بکەم ئێوە لە بڕی شوێنێل کە نووسان داشتینە هاوردینە کە باوگە تارە ئەرە باوگە سمکۆنە ئەرە باوگە سەرکۆنە ئەرە باوگە یەسنانە ڕاستیەکەی ساڵەکانی 65-66 بوو دیارە تارایی کە منداڵی منە وەکتە گەورەکەمەوە گرێدراوێکی عەجیبی سۆزی ئێمە لە بینماندا هەیە ئەڵبەتەوە بۆ معنایەوە نییە کە مناڵەکانی تروانین یاسم کۆ یا سەرکۆ یا ئێسنا دیارە من چوار منداڵم هەیە هەر هەمویان بە یەک ئەندازە و بە یەک ڕادە پێکەوە ئەو خۆشەویستیە بە تند و تۆڵی لە بینمانە هەیە ڕاستان بەنەوەیەکی ترانی بەو دیوەکەی ترا تەفسیری ژیان بوونی و چوار منداڵەیە بۆ من بەبێ هیچ جیاوازیەک دیارە تارا ئەوڵین منداڵی من بوو کچیش بوو ڕابتێکی تند و تۆڵیش مابوونن لە بین باوکو کشدا هەیە ینی من هەموو غەفەتەکانم دەبمەوە بۆ کۆشی ئەوش هەموو دەغدغەکانی دێنێتەوە بۆ دڵی من ئێمە پێکەوە ئاوا گرێدرایم لەگەڵ منداڵەکانی تریش تەبیعە و ئەو ساڵانەش نووسین بە زمانێکی جیاواز لە گوتاری دەسڵاتی جمهوری ئیسلامی لە وڵاتی ئێمەدا منعی هەبوو یا نەوەیەک ترس و تەوهمی هەبوو نەوەی ئەزیەتکردنی بەدوا دەدەهات ڕەنگە عەواقیبێکی ببوایە بۆ من لەبەرەوە دیارە من پێش ئەوە نووسی من بڵاو کردبەوە لە کوردستانی ڕۆژهەڵات دیارە هەر لە سەرەتای دەرچوونی یەکەم ژمارەکانی مەجللەی یا گۆڤاری گرشەوە کە پێش ئاوێنە و پێش سروە دەردەچوو من نووسینەکانی خۆم لێ بڵاو دەکردەوە زۆر بە کورتی
بەڵێ بە شێعر بڵاوم دەکردەوە ئەوانە شێعر بڵاو دەبەوە بەڵام دەستپێکردنی بە ڕەخنەوە بە نووسینەوە بە وتار لە سروەوە دەستی پێکرد چون ئەو فەزا ئەو مەیدانەوە ئەو زمینەیە کە بتوانێت بڵاوی بکاتەوە سروە بوو منیش بۆ سروە دەمنووسی باشتریشتیش ئەوە بوو کە نازناوەکەم هەڵبزارد بەڕاستی واقعێتیش بوو من بەناو تارای کچمەوە دەمنووسی و سەرەتای دەستپێکردنی من بە ڕەخنە بوو لە نێو کۆباری سروە و بە ڕەخنە نووسین هاتمە مەیدانە ئەو دەمەش دەبێ بوو هێشتا سنوورەکان زۆر تقریبان ئێستاشە ڕۆشن نیە ڕۆشن نەبوو ترس و تەوەکومێک هەبوو ئینسان دەست بە ئاسا دەچۆ پێشەوە ئایا دەکرێت لە سروەدا بنووسی یان نەنووسی ئەگەرچە ئینسافەن سروە دوایی نیشانیدا کە دەکرێت تێدا بنووسی و سروە قابل اعتماد بوو و سروە کاری گەورەشی کرد و ئەوەش هەڵبژاردنەکەی تەنها بەو دلیلە بوو کە وەزعێتی فەرهەنگیمان ئەوە بوو نزیکی من و تاراش و خۆشەویستی بینیشمان و وەک منداڵی یەکەم و منداڵی گەورەشم حتما فکر یان نیەتە خێریک لە پشتی بێ وەێ من لێرە شارامەوە پرسیار بێ کە معمولەن شاعرەی نوویسندەیل وەختی نازناوی گەڕا خۆیان هەڵبژارن ئێوە یەکەم پاناین لەسەر ئەولاترەوە مەسەڵەن ئێمە تماشاکەین مامۆسا هەژار مامۆسا هێمن یانە خۆ نازناویانە وەلی واتنە دوێت یعنی جوورە جنسە ژن اسمی بەرزە و کردینە کە یاڕا خۆم ممکنیشە هەڵە بکەم وەێ ئومیدوارم هەی جوورە بوو کە فکرە خوبی غا پشتی قطعا ئەگەر لێرە جوورە ڕەچەشکانن کە یەک کارتر دیمەسەی دووستر داشتم ئاماژەوەیە بکەم کە لە لاپەڕی هەشتا چوارێک لە کتابەکاندان شەری هاوردنەوە ناو کاوڵی ئەرا کاوڵی من پێم وایە کاوڵی لە یەک کەلامدا یا ئەو قەرەچەی کە دەیڵێن ئەگەر یەک بگرنەوە متەڕادیفی یەک بن تەجەسمی ئازادی و سنوورشکاندن و لە ژێرپێنانی تابۆ و تەعاملێکی ئازادی ئینسانیان لە ڕفتار و هەڵسو کەوتی خۆیدا ئەمە دیدگای منە بەڕاستی لەسەری و بم باڕەوەتی چوو و شەباهەتێک لە نێوان ئەو ژیانە و ژیانی خۆمە لە بۆعدی ئاوارەیەکەیدا دیارە ئەوان زۆر بە جورئەتترن زۆر ئینسانتر و ئۆمانیستەترن و زۆر تابۆشکێنترن و زۆر نەترستریشن من ئەوە مسبەتە بە خۆم نادەم بەڵام لە سفەتی ئاوارەیەکە ئێمە تقریبا نزیک بووین لە یەک چون بەشێکی هەرە زۆری ژیانی من هەمووی ئاوارەی و نەگیرستانەوە بوو لەم تەپۆڵکە بۆ ئەو تەپۆڵکە لەم بستە خاک بۆ ئەو بستە خاک کاوڵیش ئەو حاڵەتە ئەو سفەتی تیا سەرە ڕای ئەوەی کە هیچ سنوورێک ناشکێنێ نابینێ و بە ڕسمیەتی نازانێ هەموو سنوورەکان دەشکێنێ ئەمە لە ڕوبەری جوگرافیادا لە ڕوبەری هەڵسوکەوتنی ئازادانە وەک فەردێکی ئینسانی و تەعاملکردن لەگەڵ خۆی ناخواتە ناو چوارچێوەیەکی دیاریکراوی نەریت ئاین یاسا نازانم چی کە ئازادیەکانی وەک فەرد مۆنۆپۆل بکەن و بیانوێ بە سنووری بۆ دابنێن و بیبەستنەوانێ تەعاملێکی ئازادی ئینسانی دەکا و ئەو ڕەفتارە ئازادە ئینسانیە تابۆشکێنێ لە نێو کاوڵیا بۆ من مەسەلێکی گرنگە شاعر وەختی شێرە خۆی خوێنێ و شیوازی تر خوێنێ و لە چ شوێنی مەکس بکە لە چ شوێنی دەنگی بەرزۆ بکە یانەکشی تاثیر گوزارە ئەگە بود خۆدان ئی شێرە ڕامن بخوانێنەوە بەستە چاوەگەر بتوان حتمما و کارستان بۆ دەکەم جا دیارە من دەبێ بە عینێکی شەوری خوێنوانە بە چاوە کاوڵی سرودی سەربەستی عشق دەنگی شەماڵ هاژەی ڕووبار کاوڵی ئەی تەتەری سەفەر و شەو نیشتیمانی بێسنووری گوڵ و هەتاو کاوڵی ئاسمان چمکی کۆڵوانەتا ژیان هەمووی لە پی دەستت کاوڵی ئەی کۆچەری بێخوتورە ئەی گۆراونی نەبڕاوی چواروەرزی ساڵ دەستە خوشکی بە فروچیا کاوڵی ئەی بارانی ئاواری وەک خۆزگەیە لە ناو بوختەی حەسرەتاوی ڕازەکانم تا بم شارەوە من عاشقی دەربەدەریم کاوڵی ئەی درەختە هەر سەوزەکەی وەرزی تاسە ئەی باڵداری بێهێلانە و گێتیلانە ڕەشماڵێکی وەک ئەوەی خۆت بۆ من هەڵدا منیش خەڵکی ئاوارەی و بێسرەوتم تۆ گەزیزەی پای بەفرا و من حەسرەتی داتە پیوی ئەم سەردەما کاوڵی ئەی ڕێبواری نەبەزیوی سنوورشکێن ئەی ڕەوەزی لە غەم یاغی لە وڵاتی دڵی تۆدا لە بارەگای ئەندێشەتدا ڕەشبەڵەکی داڕمانی چوارچێوەیە و مەلی حەزت دەستەمۆی چی ئەگەر و ئەبێنیە تۆ خۆرێکی نەبراوەی سەفەر نیشتیمانی هەڵهاتنت تۆ مرۆڤی و ستراونی دڵی کانی بەگوێی ناخی خاکاتڕی کە کۆش دەکەی زەردەپەڕی ئاوابوونێ دەست دەکاتە من بەهاو و
لە هەنگاو تا چرۆی چاوی هەزاران ئەشت دەکرێتەوە چی سنوورە باڵا 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 بکەن تا نەمامی ئەژنۆت ناگەن کاڵی تۆ دەزانی شەماڵ چۆن لەنجە بە باڵای گەنم دەبەخشێ و باران بۆ ماچی سەوزەدا دەکات با چۆن گۆرانی بۆ بسکی کەسکی دارستان دەچڕێ کاڵی پیرە ڕووبار دەورەگەری سۆز و تازە بوخچەی ڕازی شۆڕەکە چیت بکەرەوە با پریاسکەی تاسە و سۆزت خەو لە پێڵووی تۆزداگرتووی ئەم سەردەمە بسڕێتەوە کاڵی تۆ تەزانی ئەم تان و پۆسوورەی مێژوو خوێنی دڵ و پەنجەی چەند گەزیزەی سەربڕاوە کاڵی دەست باش بوو سپاس ممنونم کاک جەلیلیوە لە شوێنێکە ئاماژەوە کاروبار خۆدان کردین و ئی هەوراز و نشیوەی لەکە لەسەر ڕێدان بێ دابەشی ئەو کردین وە شیوازی وەمە تواسیان پرسیار لێرە بکەم دینێزم هەم بشیمەوە سەر ئەو مۆزۆیانە وەلێ دوست داشتم لێرە دی کەمی کۆڵبەر وەلێ بچیمە سەر هەست نەیەکە وە شیوازی تر بشن ئەگەر اسم شوێنەی لێکبارێم جوورە مەسەڵەن هەڵەبجە سەوڵاوە مەریوان سنە و دوایەوە کرماشان چە لە لادان دروست بوو ژیانی هەر ئینسانی کۆمەڵێ بڕگەیە هەم لە زەمان هەم لە شوێن هەموو ئەو ناوانی کە تۆ هێناتت بۆ من لەبوونی منە نەقشی بەرجەستە و گەورەیان هەبووە هەڵەبجە لانکێکە کە قەت لەبیر ناکرێ کرماشان تێدا فێری جۆرێک لە بیرکردنەوە ئەندێشە دەبێت ئینسان کرد ناتوانێت بکرێت سنا هەموو خۆشەویستی و محبەتە مەریوان هاوڕێ و سەداقەت و یەکدەنگیە سەوڵاوە تەمەنێک لە عومر و کۆمەڵێک شتی جوانە هەموو ئەم شتانە بەشێکن لە ژیانی من هەمویان بۆ خۆیان ئەگەر بێت و گرێکانی دانەدانی ژیان بکەیتەوە هەر کامیان گرەیەکن کە ڕۆڵ و نەخشێکی دیاریکراویان لە تەمەنی مندا بووە خب ئەگەر بچیمە سەر سروە ئاویار ئاسۆ و ئەو مناڵەکە لە دایک نێ پەڕاو سەرەتاش من ئەرزم کردی هەر لە دەرچووری یەکەمین گۆڤارەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ساڵەکانی دوای بڵێن شەستەکانەوە وەکو گشتی کوردستان ئەوانە ئێمە هەوڵمان دەدا کارێک بکرێ و شتێک بکرێت کۆمەڵێک بۆشایی هەبەوە بۆشایانە ڕوبەرێکی گەورەی هێنا بۆ پێشەوە بۆ ئەوەی خەڵک بتوانێت پڕی بکاتەوە دەسڵات ناتوانێت بیقۆزێتەوە بۆ تەبلیغی ئولگۆ فکری فەرهەنگیەکانی خۆی بۆ تەرویجکردنی ئەو نیزامە فکری و سیستەمە فکری کە هەیەی کۆمەڵی خەڵک لەو مەیدانەدا کاریان دەکرد دیارە من هەروکو ئاماژەم پێکرد مەسەڵەن دەتوانین بە سروە ئاماژە بکەین سروە خزمەتی گەورەی کە سەر ڕایەوەی خۆی وەک ناوەندێک هات و کاری کرد من ماوەیەکی بووم لە دەستەی نووسەرانی گۆڤاری سروە و ماوەیەکی شێک بووم لەو نووسەرانی کە بەردەوام لە سنووەردا شتم نووسیوە و شتم بڵاو کردوێتەوە ولی بەیەکێک لە دەورانە پڕبەهاکان و بە نرخ و پڕپیت و بەرەکەتەکانی تەمەنی خۆمی دەزانم دواتر دروستبوونی ئەنجومەنەکان بووکو ئەنجومەنی ئەدەبی کوردستان و ئەنجومەنی ئەدەبی مەریوان و ئەنجومەنی ئەدەبی شارەکانی تر کە ئێمە لە ساڵەکانی 67 تا ئەو کارانەمان کرد بزوتنەوەیشی گەورەی مەدەنی و فەرهەنگی کەوتەڕێ بە تایبەتی لە شاری مەریوان ئەو کۆنگرە عەزیمانی کە بەستان وەکو کۆنگرەی ڕێبەندان وەکو کۆنگرەی قانە وەکو کۆنگرەی ناری و زۆر شتی تر کە ئەنجام درامانش بەشێک بوون لەو چالاکیانی ئەوە بەشێک بوون لە ژیانی من دوا بەدوای ئەوە کە کارکردن لەگەڵ ئاوێنە بۆ دیارە ئاوێنە ئەندامی دەستەی نووسەرانی بۆم ناین وەک نووسەرێک کارم تێدا کردو تێدا نووسیمەوە و دیارە کاکسێن فێلی کە ئێستا ئەویش لێرە یەکێک لەو کەسە باشانە بوو کە هەوڵی دەدا کاری باش بکاوە لە ئاوێنە کاری باشی کرد بە تایبەتی ئەو زمینەی بێستون کە هەی بوو و بۆ کرماشان بڵاو دەکرایەوە دەغدغەیەکێکی لە دەغدەکانمان هەمیشە کارکردن لە کرماشان بوو بە تایبەتی ئێوە خۆتان لە کرماشان بوون و کارتان کردو و لەوێ جێپەنجەتان دیارە من یەکێک لە هەوڵەکانم هەمیشە ئەوە بوو کە بتوانین لە کرماشان کار بکەین و خۆشبەختانە تا حدێک بۆ ئاواتە گەشتین بە هاوکاری خۆتان و ماندووبوونی کۆمەڵێک لە هاوڕێیانی تر کە ئێمە توانیمان لە کرماشان لە ساڵۆنی پەروەردیشی کودیشی منداڵ فکری منداڵان ئەو کۆڕەگەورەی بۆ شامی کرماشانی بگیرێ و بەڕێوە بچێەوە چاک لە بیرمەوە دەمەی کە من لەوێ قسەم کرد و ئەو جەمعەتەی کە لەوێ بوون و ئەو شۆر و شعوری کە پێیدام ئێحساس مەکرد تازە تەوسیفێکی تر بۆ کورد دەکرێت تاسە پێناسەیەکی تر بۆ بزوتنەوەی کورد دەکرێت بزوتنەوەی کورد لەسەر فنداسیۆنێکی زۆر بە قووەتی فەرهەنگی و هەویەتی و فکری وەستاوە و لە کرماشان داوای بوونی خۆی دەکات و ئەمە قەت بیر ناچێتەوە سەرڕایوەش دیار بوو هاوکاریکردن بوو لەگەڵ هەفتەنامەی ئاوێر من لە هەفتەنامەی ئاوێر لە بەشی کوردی کارم کردەوە بەشی کوردیەکەی
کۆمەڵێک کەسمی لەوێ پێکەوە ئیشمان دەکرد تا دەبی کە بە دروستمانزانی و بە مفیدمانزانی کارمان لێ کردووە من بە کارنامەی درەخشانی خۆمی دەزانم بەڕاستی پاشەوان سەردەبیری هەفتەنامەی ئاسۆ بوو کە لە ساڵەکانی هەشتاوە تا ڕۆژی داخرانی کە ساڵەکانی هەشتا و پێنج بووە بە هۆی ئەو بارودۆخی کە لە کوردستان پێشهات داخرا لەوێش سەردەبیریم کردو بە هاڵ کارم لەسەر کردو و پێکەوە من لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێیان دواتر هەروکو خۆت ئاگاداری و ئاگاد لێیە پرۆژەی جێبەجێکردنی هەفتەنامەی دوو زمانی ڕێژاو بوو لە کرماشان کە بە هەوڵی کۆمەڵی کەسی دڵسۆز هەوڵمان بۆدا و تەنها یەک ژماری چۆ ژێر چاپ و ڕایان کرد و نەیان هێژوکو خۆت دەڵی لەدایک نەبوو پرۆژەکان نەقص کرد وەرە خۆب دیارە دوای ئەوەیە ئێمە هەردووان نەکەوتین و لە هەموو ڕووبەرێکەوە هەوڵمانداوە کاری فەرهەنگی بکەین چ لە ڕێگەی NGO-کانەوە بێت چ لە ڕێی گۆڤار و بڵاوکراوەکان بە خۆت یەکێک لەو کەسانەبووی کە لە کرماشان بەڕاستی زۆر ماندوو بوون ئێوە کۆمەڵی کەسی تر ئەم بۆ من بیرم دێ و دەمانی کە تۆ دۆچی بۆ سەحنە بۆ کەنگاوەر بۆ هەرسین کلاسی کوردیتان هەبوو تەدریستان دەکرد لە ئینجۆی هاوار ئەو باسەش جددی و ڕێک و پێکانە دەکران ئێمەش لەو بزوتنەوە بە سەهمی خۆمان هەوڵمانداوە ببین سەرکەوتی بن سوارە بەڵێ هەژار هێمن قانع مەحوی نالی کە چمانی وەوە پێشن حەزرەتی نالی یانە چە لە لادان دروست کرد هەریەک لەوانە بۆ خۆیان جایگایکی تایبەتیان هەیە لە ئەدەبی کوردیدا و لە مێژوی فەرهەنگی کوردی تا بەڵام دیارە جایگەکەشیان بە حەقت بتفاوتە مەسەڵەن کەسێکی وەک حەزرەتی نالی لوتکەی لە لوتکە هەرە بەرزەکانی شێعری کلاسیشی کوردیە کە دەتوانێت زمینە ڕخسێنی نەوەیەک فکر و تێگەیشتن و داهێنانی میتۆد و جۆرێک لە شێعر بێکە لە شێعری ئێمەدا کەمبەهایەوە هەروەها سوارەیەکێک لەو قولانەیە کە دەتوانێت لە شێعری نوێی ئێمەدا زۆر کاری گەورە و جددی لەسەر بکرێ مامۆستا هەژار یا مامۆستاقانە هەر کام لەمانە لە سەردەمێکی خۆیانە هەڵگری کۆمەڵێک دەغدغە و کۆمەڵێک شت بوون کە تایبەتمەندی سەردەمەکەی خۆیان بۆ دەتوانم بڵێم بەشێک لەوە ناوانەی کە باستانکردن ئەو کەسانن کە بەردەوام لە مێژوودا دەژین چون کاری بە شدەت نەمرو و بە شدەت جوانیان خوڵقاندەوە لە بواری زیبایی خوڵقاندن و خەڵکی جوانیدا بەردەوام ئەو جوانی کە ئەوان خوڵقانیانە بە تەفسیری جۆراوجۆر تەولید دەبێتەوە بەشێکیان خەڵکی سەردەمی خۆیان و خەڵکی ئەو بورهەیەن کە تێیدا ژیان و لەو چرکە سادەدا کاری گەوریان کردو و کارەکانیان شیانی سرنج و ڕامان کاژن من بڕی پرسیار ئامادە کردویم چەند بەشێکیش لە ڕەواڵە ئادی بەنامەکەمان سعی کردم لاوەمێ چون هەم خۆم دوو ساشتم فرە قسەوە گەردیەکە بکەیم هەمیش کەسێک کە دەستوە قەڵەم بوو و شعریش بووشی یانە فرە هاپی بووشی وەلێ وەداخە ئیجارە دی وەڕاستی بینەرێنمان با باوە بکەندن هەر ڕەشە لە لیمانکە کە بەنامەمان وەختەکەی دیری تەمام بوو وەخاتریان بە کۆتایی سوالەکەم وەیە لە خدمەتان ئەرزکەم چەند پرسیار مەجبورم سانسۆری بکەم وەلی نەچوودە حساوە خۆت سانسۆری ئەوەش یەسە کە هەرچەند ئاماژەیەکیش بۆ پێکردین وەلی خۆ کوچەیە لە ئەلاهیە دەرە گاراج ئەو بڕدگی مراد حاصلە تاقەوسان بە هەرحاڵ دو ساڵی لەورە بین ئەگەر چشتی دەرین ڕووە و مردم ئەو منتقی لە ئەو مەهالەیە لە پوشینەی فەکەم کارە نیمەکارە فرەهیشتین وە لەورە وڵا دەتوان بڵێم ئەو دەری گەراج مەدانی ئازادی ئیلاهیە دادگۆستەری تاقۆسان و بە تێکڕا خودی کرماشان نەرمە شەماڵێکە کە هەڵگیری هەموو فێنکایی ئاوی دنیاە و لە گەرمترین فەسڵی ژیاندا لە مندەدا بۆ من ئاوای توامە مردمیشە بوشم کرماشا مرکز ئەندیشە فەرهەنگ و تەفەکۆرە کوردیە شاری جوو کرماشا ثابت کردیە هەر لە قەدیم تا ئەلان مرکز كل التحولات السياسية فرهنگی بیا اگر سیبی که خود زانیم من جانم که شعر نوی فارسی رمان تاریخی فارسی و اصلا دولت موقت فارسی و جنبش چپ لخود ایران لکرماشان منشأ گرتیه و سرچاوی کرماشان بیا بنابراین چه روی تاریخی و چه روی فرهنگی و چه روی سیاسی کرماشان شریکی که باید پیش قدم بود که باید مشغل دار مبارزه بود برای و دستاوردن آزادی و حقوق ملی اتوان بشنی و کرماشانش همیشه رایما این مشغل دارزا و این باده خونه کسا که همیشه حیات من و نو وجدان من جیگیر بیا و یاد نیچون دست خوش بود فرفرم ممنونم که لی برنامه بشتری کردین و افتخار بی رایما و امیدوارم این برنامهش رابی نلیل من فراتر لباقی برنامه من مورد توجه قرار گردید و
ژیانیش دریجە دێت بەنامەی هەناریش معلوم نیە چەندی دریجە داشت و ممکنە لە فرسەتی ترە ڕامان ئیهە لە بڕەخسید وی وەفتخار بێنە پێمان حەزر بنارە بەنامەگە امیدوارم ئی هەنارە ئایندەوە کرماشا بود و بیستون بود و تاقوسان بود وەگەر لە مناڵی لە کرماشا ئەوانە کە دیرین تەولیدە فەرهەنگی و ئەدەبیکەن و قەوڵە مەعروف بەسەر پشکە عەقرەب دین و چن دەستان خۆش بینەرەی لە عەزیزمان هەر جوورە کە لە خدمەت کاوجەلی ژوەتم بڕێک لە بەشێک لە بەرنامەمان مەجبور بیم و خاطرە باسەکە کەمی قورب بێ کەمێکیشی بەشێکی پەیوەندی داشت وەگەر دە ژیانە خۆم و خاطرەوە فرەتە درێژەوە پێدایم دەستخۆشی لەوەیش کەم کە تەحموڵی بەرنامەی منە کردین وەلی لەولاوە کاکجەلی جوبرانی کردە ڕامان کە ئیوەیش خەستنی بنیشنە خۆش و ماڵدان ئەوە